ئەنجامەکان و ڕاستپاردەکانی کۆنفرانس دەبنە بنەمای ئەساسی کاری ئێمە لە ئایندە هاوکات لەگەڵ ئەو ئیجراعاتانەی کە گیراوەتە بەر لەکردنەوەی ڕێڕەوەکان لە منهۆڵەکان لە دروستکردنی ئاوڕۆی سندوقی ئاوڕۆی لولەیی لە دروستکردنی پۆنت لەکردنەوەی ڕێڕەوەکانی سروشتی و لە ئیجراعاتکردن لەگەڵ ئەو جێگایانەی کە تەجاوزیان کردووە و کاریگەریەکانی زیاتر کردیا. ئێمە جارچکە تاکید لەسەرەوە دەکەینەوە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و لە هەولێریش کاریگەری هەیە وەکو هەر ئەو کاتی هەندێک کەس دەستگیر کران و شارەکانی وەبەرێنان دڵنیامە بە مەبەستی پرسیارەکەی تو ئەوەیە ئەوانیش ئەو لێژنەی بەدوەداچون و تحقیقە کارەکانی تەواو کردووە کارەکانی ئەوان بە ئیجراعاتکردنە لەگەڵ ئەو شارانە پێبژاردنیان پێدەکرێتن و لەو ڕۆژانە نامەی ئاگادارکردنەوە پێشکەشی هەموو ئەو شارانە کرایە و مەبلەغی پێبژاردنیان لە بۆ دیاری کرایە و پێبژاردنە دەبێتە ئەوەی کە ئەوانەی ڕێڕەوە سروشتەکانیان تێکدایە ئەو ڕێڕەوانە پێی بکرێتەوە و ڕێڕەوی سروشتی جارێکی دیکە دروست بکرێتەوە ئیجراعاتکردن لەگەڵ شارەکان وە چەند شوێنێکی شە بۆ تەجاوزی زەقی تێدا بووە و شوێنانە هەڵگیران تەجاوزەکان ئیجراعاتی پێویستی دەرحەق کرا بەڵام ئەوە پرۆسەیەکە و بەردەوامە لە ئایندەشدا دوای تەوابوونی پێبژاردن و قرامەکردنی ئەو شارانەی کە بە هەر هۆکارێک ئەوانە هۆکاری ئەساسی لافاو نەبوونە بەڵام بەشێک بوونە لە زیادبوونی هۆکارەکان ئەوانش بە دڵنیایەوە ناوەکانیان ڕادەگەیەندرێتن و پێبژاردنەکانیشیان بە عەلەنی ڕادەگەیەندرێت لە چ پرۆسەیەک و لە چ پرۆژەیەکدا خرج دەکەن.